سلاوتان لێبێت ڕەنگە هەر یەک لە ئێمە هەتا ئێستاش بەشێک لەو کەلوپەل و یادگاریانەی کە لە قۆناغەکانی سەرەتای خوێندندا هەمان بۆ هەتا ئێستا لە نێو ماڵەکانماندا مابێتەوە و پارێزگاریمان لێکرد بێت بەڵام ئەگەری ئەوە هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بە هەر هۆکارێک بێت لە نێو بچێت خوێندنگەی ئەربیلی ئولا کە یەکەم خوێندنگەی یاخود دێرینترین خوێندنگەیە لە شاری هەولێردا ماوەی ساڵانێکە کە کراوەتە مۆزەخانەیەکی ئەرشیفی پەروەردەیی ئەو کەلوپەلانە و ئەو یادگاریانەی کە خوێندکاران و مامۆستایان و بەڕێوەبەرەکانی ئەم خوێندنگەیە و لەم خوێندنگەیە بوون لەم مۆزەخانەیەدا ئەرشیف کراوە و ماوەتەوە هەڵبەتە خوێندنگەکە لە ساڵی 1928 دروست کراوە بەڵام ئەوە تا ئێستا کراوەتە مۆزەخانەیەکی ئەرشیفی پەروەردەیی و تەواوی کەلوپەل و زانیاریەکان لێرەدا کۆکراوەتەوە ئێمەش ئێستا هاتوونە تێرە بۆی کە زانیاری زیاتر و ئاشنای زیاتری ئەو کەلوپەل و یادگاریانە بین کە لە نێو ئەم مۆزەخانەیەدا کۆکراوەتەوە لەگەڵمان بن. ئێستاش گفتوگۆیەکی بچووک لەگەڵ مامۆستا ئومێد بەڕێوەبەری مۆزەخانەکەدا دەکەین بۆی کە زانیاری زیاترمان باتێ لەسەر مۆزەخانەکە. مامۆستا ئومێد سڵاو لەبێت. سڵاو لە ئێوە بەخێر سپاس. ئەگەر بکرێت کەمێ زانیاریمان بیتێ هەم لەسەر خوێندنگەکە ئەڵبەت ساڵی دروستکردنەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1928 بەڵام هەتا کەی خوێندنگە بۆ خوێندنی تیاکراوە کەی ڕاگیراوە کەی بڕیاری ئەوە دراوە کە بکرێتە مۆزەخانە. سوپاس سەرەتا بەخێر بێن. دروستکردنی قوتابخانەی ئەربیل ئولا بۆ دروستکردنی دەوڵەتی عێراق دەگەڕێتەوە لە ساڵی 1928 ئەم قوتابخانەیە وەکو یەکەم قوتابخانەی فەرمی دێتە دروستکردن. ساڵی 20 قوتابخانە هەبووە لە هەولێر بەڵام لەسەر قەڵات بووە قوتابخانەکان بچووک بووینە و خانوو بووینە دەتوانین بڵین بینایی فەرمی نەبوونە باڵەخانەی فەرمی نەبووە بەڵام دواتر ژمارەی دانیشتوان زیاد دەبێ خەڵکی هەولێر دەیانەوێت شتێک بکەن باڵەخانەیەکیان بۆ دروست بکرێت فەرمی بێت بۆیە داوا لە کەسایەتیەکی شاری هەولێر دەکەن بە ناوی ئەحمەد ناجی مامۆستا ئەحمەد ناجی نامەیەک بۆ مەلیک فەیسەڵی یەکەم دەنووسێت بە خۆشحاڵیەوە وەڵام دەدرێتەوە جاران ڕەنگە نامە قورسایی خۆی هەبووە کوێستە نەبووە وەڵام دەدرێتەوە ئەو شوێنێ من و تۆ لێی وەستاوین تۆماری ئەم بەرنامەیە دەکەین هەڵدەبژێرن کە بە باشترین شوێن لەسەر ڕووبەری 835 مەتری دووجا ببێتە یەکەم باڵەخانە بۆ قوتابخانە ناویشی دەنێن ئەربیل ئولا چۆن کۆیە ئولا هەیە عەقرە ئولا هەیە فەیسەلی سلێمانی هەبووە جاران دەبێت یەکەم قوتابخانە لە ساڵی 26 تا 28 بۆ ماوەی 2 ساڵ نزیکەی خەریکی دروستکردن دەبن بەر لەوەی باڵەخانەکە تەواو بێت ڕۆکێکی خۆشەیە ئەو پارەی کە بۆی تەرخان دەکرێت تەواو دەبێت باڵەخانەکەش تەواو نەبووە داوا لە حکوومەت دەکەن ئەو کاتە با بڵێن حکوومەت ڕازی نابێت پارەی تر بدات بۆیە ئەحمەد ناجی وەکو دڵسۆزێکی شاری هەولێر پارچەیەک زەوی خۆی لەو گەڕەکەی پشتمان کە گەڕەکی تعجیلی پێ دەڵێن گەڕەکێکی کۆنە ئێستا چۆڵە پارچەیەک زەوی خۆی دەفرۆشێت باڵەخانەکەی پێ تەواو دەکات لە دڵسۆزی خۆی بۆیە لە ساڵی 1928 وەک یەکەم باڵەخانە دەبێتە قوتابخانەی ئەربیل ئولا هەر لەسەر تەواوکردنی خوێندنگەکە مامۆستا ئومێد ئەڵێن جوولەکەکانیش ڕۆڵی بەرچاویان هەبووە کە بە شێوەیەکی خۆبەخش کاریان کردووە لێرە بۆی کە خوێندنگەکە زوو تەواو بێت جوولەکەکان لە هەموو شوێنێک هەم لە کوردستان با بڵێن هەم لە شوێنانەی کە جدیان هەبووە هاوکاری باشیان هەبووە لەسەر مەسەلەی پەروەردە فێرکردن بەڵێ ڕۆلیان هەبووە لە هەم کارکردن لێرە هەم ئەو کەسانی کە خوێندەوار بوون با بڵێن نمونەی مامۆستا دانیال قەساب کە ژوورێکی تایبەتی هەیە لەسەرەوە زۆر ڕۆلی هەبووە لە پێگەیاندنینەوەکان بەڵێ لە دروستکردنی بیناکەش جوولەکەکان هەولێریەکان با بڵێن هەولێری بە هەردوو مانای کوردەکان و تورکمانەکان کە دەڵێن هەولێری خەڵک زیاتر ڕەنگە وجە نەزەڕێتری هەبێت تورکمانەکانیش ڕۆلیان هەبووە کە لە هەولێر و هەموو خەڵکی هەولێر دڵخۆش بووینە زۆر بەوەی کە بۆ یەکەم جار باڵەخانەیەکی دوونەوەمی دێتە دروستکردن لە دوای ساڵی 28 بەردەوام دەبێت ئێرە لە پێگەیاندنینەوە لە دوایینەوە وێنەکان شاهێدن کە ئەم قوتابخانەیە چی پێگەیاندووە
لە دوامەوە ڕەنگە کەسایەتیەکان زۆر بن بەڵام لەو گۆشەیە کە ئێستا وەستاوین من شەرم دەکەم کە دەگەمە پرۆفیسۆر دکتۆر معرف خەزنەدار سڵاوێکی لێ نەکەم کەسایەتێکی زۆر گەورەیە قوتابی ئێرە بووە دواتر باسی کەسایەتیەکانی تر دەکەین تا ساڵانی 2002 ئێرە قوتابخانە دەبێت بەڵام دواتر دەکەوێتە چەقی بازاڕ بۆیە حکوومەت بیر لەوە دەکاتەوە کە چۆڵی بکات باڵەخانەکە چۆڵ دەبێت بۆ ماوەیەک پاشان نووسەرێکی شاری هەولێر و مامۆستا ئیسماعیل بەرزنجی داوا دەکات بیرۆکەیەکی دەبێت کە ئێرە ببێت بە مۆزەخانەیەکی تایبەت بە پەروەردە و فێرکردن بیرۆکەکە دەبێتە جێی ڕەزامەندی حکوومەت و لە ساڵی 2012 تا 2014 ئێرە نۆژەن دەکرێتەوە دەبینن هەر لەسەر ستایلە کۆنەکەی بەڵام نۆژەن دەکرێتەوە لە 13/9/2014 وەک یەکەم مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر یەکەم مۆزەخانە لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت یەکەم مۆزەخانەی تایبەت بە پەروەردە و فێرکردن لەم ئاستەدا. بەڵێ مامۆستا ئەو کەلوپەلانی کە لێرە کۆکراونەتەوە تەنها تایبەت بۆ خوێندکار و مامۆستا و بەڕێبەرانی کە لەم خوێندنگەیە بوون یاخود ئەوە تا دەرەوەی خوێندنیش و کەسایەتیە دیارەکان کەلوپەل و وێنەیان لێرە دانراوە. بەڵێ پرسیارێکی باشە هەوڵ دراوە پتر و زیاتر مامۆستا و قوتابیانی ئەربیل ئولا لێرە بن بە تایبەتنەوە کۆنەکە بە تایبەتنەوە کۆنەکە با بڵێن لە 28 تا وەکو 50کان بەڵام ئەگەر یەکەم مۆزەخانە بێ لەسەر ئەو ئاستا هیچ گومانت نەبێ کە پەروەردەی کۆێژ با بڵێن ئەو خەڵکانی کە ڕۆلیان هەبوو لە بوارە وێنیان هەیە لێرە دەتوانم بڵێم مامۆستایانی سلێمانی مامۆستایانی دهۆک مامۆستایانی زۆربەی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان چونکە ڕۆلیان هەبوو لە بواری پەروەردە و فێرکردن بەڵێ وێنە و ئەرشیفێکی تایبەت بە هەندێک لەوانە لە مۆزەخانەکەماندا هەیە. ئێستا ئەمەی بەردەممان مامۆستا ئاماژەیەکی پێبیت ئەو کەلوپەلانی کە لێرەیان چین و تایبەتن بەکێ لە هەر هۆڵێک لە هۆڵەکانی ئێرە کە سیانزە هۆڵە لە دوو قات با بڵێن دوو تابق دوو نهۆم بە ناوی کەسایەتیە کراوە کە زۆر ڕۆلی هەبووە لە بواری پەروەردە فێرکردن بەڵام کە دەچیتە ژوورەوە هەر مێزێک هەر جامخانەیەک وەردەگریتۆ دەبینی کەسایەتیەک بووە ڕۆلی هەبووە لە بواری پەروەردە فێرکردن یا قوتابی بووە لێرە و دواتر بۆتە کەسایەتیەک لە بوارێکی تر جا بنە ماڵەکان کە ئێرە دەرگای کرایەوە ئاگداریەکمان کرد کە هەر بە لە ماڵەیەک چی هەیە لە ماڵەوە بە خۆشحاڵیەوە هێنایان هەر یادگاریەک کە لە ژیانی ئەو کەسە وجودی هەبوو بێ یا مابێتەوە یادگاریەکە بواری پەروەردەی بێیان کەلوپەلی کەسایەتی خۆی بێ چاویلکەکەی بێ قەڵەمەکەی بێ تەنانەت یادگاریمان هەیە دوادێری ئەو کەسەکە خۆی نووسیوێتی لە ڕۆژانەی خۆی بیرمان نەچێ مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کە ئەربیل ئولا بووە جاران شتێکی زۆر گرنگی هەبووە ئەم قوتابخانەیە هەر ناوینراوە قوتابخانەی بەیەکەوە ژیان چونکە لە پۆلێکدا دواتر ئەگە زوومی کامێراکانتان وەریگرن ئەوە پۆلی پێنجی سەرەتایی بووە بابە شێخ صدیق کورد بووە مسلمان ئەسعەد ڕاوی عەرەب بووە مسلمان سەبا حیکمەت تورکمانی خەڵکی هەولێر بووە مسلمان ئارنین گرینگۆس کریستیان بووە مەسیحی بووە سێون ناهۆم جوو بووە پێکەوەژیانی هەموو نەتەوەکان لەو قوتابخانەیە هەبووە جاوە لە پۆلێکدا تۆ ئەگەر سەیر بکەی چەندە جوانە قوتابخانەیەک ئەو پێکەوەژیانەی تێدا بێ ئەوەی ڕۆژێک کەسێک هەست بە دڵتەنگیەک بکات یاخود هەست بە شتێک بکات بۆیە ئێمە دەڵێن مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کە ناوی قوتابخانەی لێبوردەیی بووە کە ناوی قوتابخانەی بەیەکەوە ژیان بووە شانازیەکە بۆ کوردستان و بۆ هەولێر تەنها لەسەر ئاستی خوێندکاران ئەم پێکەوەژیان هەبووە یا خۆت مامۆستاکە لەسەر ئاستی مامۆستاکانیش بێگومان ئەو بەیەکەوە ژیان هەبووە تۆ بیر بکەوە مەلا عەزیز کە بەڕێوەبەری ئێرە بووە سەردەمانێک لەگەڵ مامۆستا دانیال قەساب کە مامۆستایەکی جوولەکە بووە دوای دەوامیش بەیەکەوە بووینە و هاموشۆیان هەبوو و جیران بووینە بەیەکەوە دەرچوونیان هەبووە یان بەیەکەوە ژیانەکە لەسەر ئاستی قوتابیان نەبوو لەسەر ئاستی هەموو شاری هەولێر بوو.
ئێستا باسێکی ئەم ژوورە مابۆکە بزانین ئەم ژوورە بە ناوی کێوەوە ئەو کەلو پەلانەی کە لێرە زیاتر هیچی کەسایەتێک و کەسایەتی دیارەکانی ئەم ژوورە کێ؟ ئێستا ئێمە لە ژووری خوالی خۆش بوو مامۆستا عەزەدین فەیزین کە هەم بەڕێوەبەرێکی بە وەفات و سۆزی ئەم قوتابخانەیە بووە هەم کەسایەتێک بۆ زۆر ڕۆلی هەبووە لە پێگەیاندنینەوەکان و مامۆستاکانیش بە هەمان شێوە کەسایەتی زۆر هەن لە مژوورە ئەگەر ئاماژەیان پێ بکەین مامۆستا قازی فەقێ موراد حەقیت ساڵح تاهیر ڕوژدی کەسایەتەکان زۆرن مامۆستا موسا کە کەسایەتێکی زۆر گەورە بووە موسا عەبدولنەبی مامۆستایەکی گەورە بووە لە بشارە عەزەدین فەیزی زۆر ڕۆلی هەبووە دەتوانن دواتر لە ڕێزومی کامێراکانتەوە ئەو ڕۆژێک کە مردووە بروسکەی ماتەمینی لەلایەن کەسایەتی هەرە گەورەکانی هەرێمی کوردستان هەر لە مەکتەب سیاسیەکانەوە هەر لە مامجەلالەوە خوالی خۆش بوو کەسایەتی زۆر گەورە بروسکەی ماتەمینیان ناردووە لێرە ئێمە وەکو ئەرشیفێک هەڵمان گرتووە ژوورێکە پڕە لە یادەوەری هەر وێنەیەک چیرۆکێکە لێرە هەر چیرۆکێک خێزانێکە هەر خێزانێک ڕۆڵێکە لەو شارە کە ڕۆلیان هەبوو بێ لە پێگەیاندنیەوەکە مامۆستایە کە باسی مۆزەخانەکە ڕەنگە زۆر کە زوا تێبگا ئەو کەسانی کە کەلوپەلەکانیان لێرن یاخود وێنەکانیان لێرن کەسانێک بن کە لە ژیاندا نەما بن کێن ئەو کەسانەی کە خۆشبەختانە ئێستا لە ژیاندا ماون و کەلوپەلەکانیان یاخود یادگارەکانیان لێرە هەڵگیراوە بەڵێ پرسیارێکی باشە ڕەنگە مۆزەخانە هەر بۆ مردووەکان نەبێت کەس هەندێک کەسایەتی هەن کە پێویستە تا لە ژیان ماون ڕێزیان لێ بچیرێت بە خۆشحاڵیەوە ئێستا با بڵێن بەڕێز کاک مەحسین دزەیی کاک هۆمەری دزەیی ئەوانە کەسایەتین لە ژیان ماون محەممەد ئەحمەد ئەڕبیلی کە گۆرانی بێژێکی میلی کورد و تورکمانە بە هەردوو زمان گۆرانی دەڵێت کەلوپەلەکانی لێرە ماون زۆر کەسایەتی هەن کە ڕەنگە ئێستا ناوەکانیان بە لیستێک نەتوانین باسی بکەین بەڵێ لە ژیان ماون و لە مۆزەخانە یادەوەری و مێزی تایبەتیان هەیە بۆ ئەوەی خەڵک بێ سەیری بکات. بەڵێ ساڵانە هیچ چالاکیەکی تایبەتان هەیە ئەگەر بە یادگارەکان بێت یاخود پێمە بێ کڵاوێکەیە کڵاوی سیدار ئەو ساڵانە چۆن ئەو چالاکیەکەنەوە مێژووی بەکارهێنانی سیداریش بۆ چێگەڕێتەوەوانێ بۆ کێگەڕێتەوە هەوڵمان داوە مۆزەخانە هەر شوێنێک نەبێ بۆ پیشاندان واتە هەر خەڵک بێشت ببینێ و ئەوە کۆتایی بێ هەوڵمان داوە ببێتە سنتەرێک ببێتە شوێنێک بۆ کۆمەڵێک چاڵاکی کە لە بیر کراون بەڕاستی بۆ نمونە ڕۆژی سیدار کە لە بەغدا دەکرێت هەموو ساڵێک لە پایتەختی عێراق هەموو ساڵێک لە کۆتا هەفتە ئەو یادە دەکرێتەوە ئێمەش لەگەڵ ئەوان لە کۆتا هەفتەی ساڵ ئەم یادە دەکەینەوە سیدار ئەتەکێتێکی ئیداری زۆر جوان بۆ لە سەردەمی مەلیک فەیساڵی یەکەم کە دەچێتە ئیتالیا دەبینێت خەڵک و بە تایبەتی سوپای ئیتالی ئێستاش ئەو کڵاوی لەسەرە کە دەگەڕێتەوە دەبینێت خەڵکی جوتیار زەمانەی لەسەرە لە کوردستان و خەڵکی عەرەب با بڵێن عەگالی خستۆتە سەری ئەوەی کە هیچی بەسەرەوە نییە پێیان گوتووە سەرکۆت مامۆستا و قوتابی بووە یاخود خەڵکی موچەخۆر بووە پێیان گوتووە سەرکۆت ئیتر بۆ ئەوەی خەڵک ڕزگار بێ لەو مستەڵەحە ناشیرینە یاخود نەشیاوە بڕیاری داوە بە بڕیارێکی مەلەکی دەبێ مامۆستا قوتابی موچەخۆری حکوومەت کڵاوی سیدار بخاتە سەری ئەمەش بیرمان نەچێ کڵاوی سیدار لە کوردستانەوە خوریەکەی بۆ چووە لە بەغدا هینیان داناوە یعنی لەو سەردەما حرەکەیەکی تیجاری زۆر باش دروست بووە بۆ فرۆشتنی خوری لەلایەن جوتیارە کوردەکانە بۆ ئەوەی کڵاوی سیداری لێ دروست بکرێت. ئێستا گەر باسێکی ئەمانەمان بۆ بکەیمانە چین لێرە دانراون ئەگەر بیر بکەینەوە پرۆسەی پەروەردە و خوێندن و فێرکردن لە سەدەی ڕابردوو پرۆسەیەکی زۆر تۆکمە و باش بووە حکوومەت بیری لەوە کردوێتەوە جاران کە قوتابی پێویستی بە هۆکاری فێرکردن هەیە زۆر هیچێ لە هۆکارەکان سینەمای قوتابخانە بووە وەکو هۆکارێکی فێرکردن بەڵێ دەتوانین دانەیەک دەرکەی و بابەتەکە بخوێنینەوە بۆ نمونە جەنابەت قوتابی لەم قوتابخانەیە ئەمڕۆ بابەتی کشتتوکاڵ مامۆستای کشتتوکاڵی بابەتەکە مەراعی خەضرا واتە چێلگەی سەوس ئەم فیلمە سینەمایی ئەبیت ئەمەش ئامێری سینەماییەکەیە لە پۆلێک بۆتیان ئامادە کردووە قوتابی دەنگ و ڕەنگ بابەتەکە دەبیستێ و دەبینێت لە جیاتی دەتاشۆی ئێستا کە هەیە
سەرجەموانەکان بە تایبەت بابەتی زانست بابەتی خوێندنەوە بابەتەکانی تر ئینگلیزی زمانەکان هەمووی لەم فیلمە سینەماییانە تۆمار کراوە. حکوومەت چەند مامۆستایەکی نادووە بۆ یابان بۆ ئەوەی لەوێ خول ببینن بگەڕێنەوە اینجا ئەوانیش مامۆستاکانی تر فێر بکەن و قوتابخانەکان بێبەش نەبن لەو بابەتە و هۆکارە گرنگی فێرکرد. ئەوەش سیدارەکە و کە باسمان کرد بێگومان ئەو سیدارێکە باسمان کرد ئەو سیدارانە تەمەنیان 80 ساڵ زیاترە توانی دانەیەک تێستکەین دەبێت ئاوا بێ سیدار ئێرەی دەبێت هینکەی ئەو هایلەکەین بەڵێ تۆزێک بین تێ خوارەوە ئەمە سیداری فەیسەڵی بووە زۆر تێنەخوارەوە ئەوێ دەبێت تیش بێ ئەو هابێ بەڵێ هەر موچە خۆرەیەک هەر مامۆستایەک هەر قوتابیەک ئەبووایە ئەمەی بەسەرەوە بێ جا بچێتە دەوام ئەگەر ناسزای هەبوو وەکو ئەتەکێتێک نەریتێکی جوانی ئیداری کە لەو سەردەما حکوومەت یاخود سیستەمی مەلەکی ئەمەیان فەرز کردووە بۆ جیا بکرێتەوە چینی خوێندەوار و چینی گشتی خەڵک جیا بکرێتەوە ئەتەکێتێکی جوانی ئیداری بووە لەو سەردەمەدا سیدار تا ئێستا جوانی خۆی ماوە درستە ئەمەیان چییە مامۆستا یەکێک لە مامۆستا بلیمەتەکان کە دەرسی بە منیش کردەوە بە خۆشحاڵی و من فریاکەوتم مامۆستا ئەسکەندەر مامۆستام بێت مامۆستای وێنەکێشان بوو قوتابی دانیێل قەساب بووە پەیکەرتاش و وێنەکێش بووە وێنەی با بڵێن منارەی هەولێری هینی پەیکەری منارەی هەولێری کردووە بۆ ئەوەی قوتابی دائیمەن شوێنە کلتوریەکانی مێژۆکەی دیارەوە گەڕێتەوە بۆکەی کامە دروستکردنەکەی ئەو بۆ هەفتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە خۆشی مامۆستا بووە لەم قوتابخانەیە و بیرمان نەچێ ئەو قوتابخانەیە زۆر پێشکەوتوو بۆ ژووری وێنەکێشان ژووری وەرزش تیپی شانۆی هەبووە یعنی ئەوەی ئێستا کە تۆ لە قوتابخانە دەوڵەتیەکان دەیبینی لە قوتابخانەیە بوونی هەبووە کە ڕەنگە ئەو مێژوویە کە هەموو خەڵکێک ئاگاداری نەبوو مێژووی پەروەردەی ئەو وڵاتە کوردستان بەگشتی لە سلێمانی شەروا بوو لە دهۆکی شەروا بوو لە هەولێریش بە هەمان شێوە مێژوویەکی زۆر دەوڵەمەندە لە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن لە مامۆستای بەتوانە لە گرنگجیدان بە ڕەنگ گرنگجیدان بە ئارەزوو گرنگجیدان بە شانۆ ئەو قوتابخانە تیپی شانۆی خۆی هەبووە تیپی وەرزشی خۆی هەبووە کە ئەمە وێنەکەیەتی ساڵی چلە قوتابخانەکە پێشکەوتوو بۆ لە سەر جەمبوارەکاندا دەچین شوێنی مامۆستا یەکێک لەو خاڵانەی کە پێویستە مۆزەخانە هەیبێت هەندێک تایبەتمەندی و پێوەری هەیە کە بێ لە مۆزەخانەیە هەبێت لە ڕووی ڕووناکی لە ڕووی ڕادێشێ ئەم مۆزەخانەیە هیچێکێک لەو تایبەتمەندیانی تایە کە ڕەنگە ئەگەر ئەوانەی تیانە بێ کەلوپەلەکانی نیای خۆیان مێژووییان هەیە ڕەنگە زووتر لە ناوچن پرسیارێکی زۆر باش و دەستخۆش بۆ بیدینانەوەت حکوومەتی هەرێم بە خۆشحاڵیەوە کە ئەم شوێنەی تەرخان کرد و ئەم شوێنەی با بڵێن دابین کرد بۆ بێتە مۆزەخانە بەڵام بیر لەوە نەکرایەوە کە مۆزەخانە ئەتەکێتی خۆی هەیە پاراستنی خۆی هەیە یعنی من لە تەسەوڕم دوای 10 ساڵی تر ئەو کەلوپەلانە زۆربەی تەلەف دەبێت خاستن ئەوانەی دیکۆمنتین ئەوانەی کاغەزن ئەوانەی وێنن ساڵانە پێویستی بە مادەی تایبەت و پاراستنی تایبەت هەیە لە ڕووی شێوە لە ڕووی ڕووناچیەوە حتا لە ئەو گڵۆپانەی کە ئێستا ڕووناچانێک کە هەیە ماڵانن زۆر داوامان کردووە و لە ڕێگەی و بەرنامەش ئەو فیچەرەش ئێمە داوا دەکەین و جارێشتر حکوومەت گرنگی بە مۆزەخانەکان بەگشتی و مۆزەخانەی پەروەردەی بدات کە پاراستنی مۆزەخانە بەو شێوەیە نییە کە ئێمە جاریتر داواتان کردووە بەڵێ زۆر جاری تریش لە ڕێزە و بەرنامەی تریش بە ئەم جارش دووبارێکی ئەمەشی بچێتە سەر خەڵکانێکی زۆر دێنە ئێرە بێگومان نیوەڕۆی ئەو کەسانی کە زیاتر تەنها کوردن یاخود کەسانی بیانیشی تیان با بڵێن ئەوانەی کە دێن خەڵکانێکن مێژویان خۆش دەوێت ئەوانەی کە دێن خەڵکانێکن حەز دەکەن بزانن ڕابردووی ئەو وڵاتە چۆن بۆ بێگومان ڕۆژانە میوانی خۆمان هەن لە شاری هەولێر چ قوتابخانەکان بێت پەیمانگاکان چ زانکۆکان خەڵکانی بیانی زۆر دێن لە ناوەڕاستی عێراق و لە باشووری عێراق خەڵک زۆر دێ تەنانەت کونسڵخانەکان زۆر بە بەردەوامی لە لامانن نیوەڕۆیەک بەر لەوەی با بڵێن کە مامۆستا ئیسماعیل بەرزنجی بەڕێوەبەری ئێرە بووە هونەرمەندێکی گەورەی میسری دێت حسێن فەهمی کە ئەو کاتە وەکو وەفدێک دێتە هەرێم سەردانی مۆزەخانەی دەکە زۆری سەرسام دەبێت بە دروستبوونی مۆزەخانەیەکی ئاوال هەولێر خەڵکانێکی زۆر دێن لە بەپرسان و لە هاوڵاتیان و لە گەشتیاران ئەمە هەڵوێستی گەشتیاران یاخود ئەو کەسانی کە سەردانی ێراکەن هەڵوێستی کەسوکار یاخود بڵێ نەوەکانی ئەم کەسایەتیانی کە لێرن چه هەڵوێستیان هەیە کاتێککە دێن وێنەکان یاخود یادگاریەکانیان دەبیننی باب و باپیرانیان دیمەنێکەیە سنوورخان ڕەنگە خەڵک نایبینێ بەڵام من یان فەرمانبەرەکانی ئێرە دەیبینن دەیان جار بە دیار یاخود دەیان جار خەڵکانێکم بینیوە فرمەسکەکانی خۆی شاردۆتەوە
زۆر جاروا بووە قوتابخانەیەک هاتوون قوتابیەکە نەیزانیوە وێنەی باپیری لێرە بووە نەیزانیوە ئیتر لە ناکاوێک گوتیتی مامۆستاوە باپیرمە زۆر دڵخۆش بووە ئەمانە دیمەنی زۆر جوانن لێرە کە تۆمار دەکرێ و خەڵکیش نایبینێ و زۆر لەو بنەماڵانە بە بەردەوام دێن سەردانی مێزەکانیان دەکەن سەردانی یادەوەریەکان دەکەن و شتی نوێ دەینن یاخود ئەو شتانێک کە کۆم بووە هینی دەکەن ڕێکی دەخەنەوە بەردەوام بنەماڵەکان دێن و ئێرە بە ماڵی خۆیان دەزانن چونکە تۆ بتێونەتەوێ هەستێکی نۆستالۆژیای زۆر جوان هەیە ئەو خەڵکانی کە لێرە ژیاون هەمیشە لەگەڵ ئێرە دەژێن دەستەکانت خۆش بێ مامۆستا ئومێد زۆر سوپاس ماندوومان کردی بە ئومێدی بەردەوامی کاری باشتر و گەیاندنی زانیاری زیاتر بە بینەران و بە هاوڵاتیان و بە تاک بە تاکی کۆمەلگای کوردی زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی بۆ هیوای کە توانی بێتمان ئەگەر کەمێکیش بێ لە زانیاریەکانی نێو ئەم مۆزەخانەیە بە ئێوەمان گەیاند بێت کاتێکی خۆش ئاستی